جۆ بایدن یەکەم کاری لە کۆشکی سپی چی بوو؟ لە دوای سوێند خواردنی وەکو 46مین سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ئەوەی لە هەڵمەتی هەڵبژاردنەکان بەڵێنیدا بوو بە دەنگدەر و هاونیشتیمانی لە یەکەم ڕۆژیدا 17 بڕیاری گرنگی دەکرد کە لە نێویاندا چەندین بڕیاری ترەمپی هەڵوەشاندەوە کە لە سەردەمی سەرۆکایەتیەکەیدا جێبەجێ دەکران. بڕیارەکانی بایدن دابەش دەبن بەسەر چەند سێکتەرێکدا و خۆی لەم بابەتانەدا دەبینێتەوە تایبەت با ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان. یەکەم هەڵوەشانەوەی بڕیاری دۆناڵد ترامپ کە لە ساڵی 2019 ترامپ بڕیاریدا لە ڕێکەوتنامەی پاریس بکشێتەوە کە تایبەتە بە کەشوهەوا. بایدن بە هاوڵاتیانی ئەمریکای وت ئێوە ئێستا ئەندامی ڕێکەوتنی پاریسن. دووەم گەڕانەوەی ئەمریکا بۆ ناو ڕێکخراوی تەندروستی جیهانی. سێەم دانانی دکتۆر ئەنتۆنی فاوجی وەک سەرۆکی شاندی ئەمریکا لە ڕێکخراوی تەندروستی جیهانیدا. بڕیارەکانی بایدن سەبارەت بە پەنابەران. یەکەم هەڵوەشانەوەی بڕیاری دۆناڵد ترامپ کە تایبەت بوو بە قەدەغەی پێدانی ڤیزا بە هاوڵاتیانی عێراق و سووریا و ئێران و سوودان و سۆماڵ و یەمەن و لیبیا. دووەم وەزارەتی دەرەوەی ڕاستپارت پێداچوونەوە بە کەیسی هاوڵاتیانی ئەو حەوت وڵاتەدا بکات و زیان لێکەوتوان قەرەبوو بکرێنەوە و کاراسانی بکات بۆ پێدانی ڤیزا پێیان. سێەم هەڵوەشانەوەی بڕیاری ترامپ کە تایبەت بوو بە کۆچبەرانی وڵاتانی لاتین کە منداڵەکانیان جیا دەکردەوە لە خێزانەکانیان دووبارە چاو بخشێنرێتەوە بە کەیسی ئەو پەنابەرانە و منداڵ و خێزانەکان بە یەکتر ئاشنا بکەنەوە. هەروەها داوا لە کۆنگرێس دەکات کە یاسایەک دەربکەن بۆ پێدانی مافی مانەوە بەو پەنابەرانە. چوارەم هەڵوەشانەوەی فەرمانی ترامپ سەبارەت بەو پەنابەرانەی کە خاوەنی هیچ پەڕاوێکی یاسایی نین یان مافی مانەوەیان نەبووە لە ئەمریکا لە سەردەمی ترامپ ئەو پەنابەرانە دیپۆر دەکرانەوە. بایدن بڕیاریدا ئەو فەرمانەکاری پێنەکرێت و کاراسانیان بۆ بکات بۆ مانەوەیان. پێنجەم هەڵوەشانەوەی فەرمانی دۆناڵد ترامپ و خەرجی و پلانی دروستکردنی دیواری سەرسنووری نێوان مەکسیک و ئەمریکا. لەسەر ئاستی تەندروستی. یەکەم گرنگیدان بە کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا و دابینکردنی پێداویستەکانی. دووەم فەرمانی دەرکرد جێفری دیزێنس وەک ڕێکخەری فەرمی کۆڤید-19 و پێدانی زانیاریەکان بە سەرۆک دیاری بکرێت. سێەم فەرمانی کرد بەدام و دەستگاکانی وڵات بۆ بەستنی دەمامک بۆ ماوەی 100 ڕۆژ و پێدانی ڕێنمایی بە هەموو هاوڵاتیانی ئەمریکی و هەندانی خەڵکی بۆ جێبەجێکردنی و پلانە. چوارەم هەڵوەشانەوەی بڕیاری ترامپ دەربارەی سەرکردنی بەڕێوەبەرایەتی ئاسایشی تەندروستی جیهانی و کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە کوشندەکان. لەسەر ئاستی ژینگەی ئەمریکا. یەکەم دەرکردنی بڕیارێکی گرنگ تایبەت بە سیاسەتی ژینگە و گازی سروشتی و نەوت و دامەزراندنی گروپی کار لەسەر خەرجی گرین هاوس. دوو داوای لە ئاژانسەکان کرد بۆ کاراسانی بۆ بەشەکانی کشتوکاڵ و کاروباری جەنگاوەران و خانوبەرە و پەرەپێدانی شارەکان و درێژکردنەوەی قەرزی خانوبەرە و قەرزی خوێندن لەسەر هاوڵاتیان کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەیانتوانیوە قەرزەکانیان بدەنەوە. لەسەر ئاستی متمانەبوون بە حکوومەت و جیاوازی ڕەگەزی. یەکەم جۆ بایدن فەرمانی بە هەموو دام و دەستگاکانی حکوومەت کردووە پەیمانی ڕەوشت واژۆ بکەن کە ئامانجی گەڕانەوەی پاراستنی متمانەیە بە حکوومەت. دووەم هەڵوەشانەوەی کۆمسیۆنی ئیدارەی ترامپ کە تایبەت بوو بە سنووردارکردنی توانای دەستگا فیدراڵیەکان و بەڵێندەرەکان و دامەزراوەکانی دیکە. سێەم جیاوازی نەکردنی هاونیشتیمانیان لە ڕووی ڕەنگ و نەتەوە و ئاینە جیاوازەکان لە هیچ شوێنێکی وڵاتدا. ئەلبەتە ئەمانە بەشێکن لە پلان و بەرنامەکانی کابینەکەی جۆ بایدن و کامێلا هاریس. چاوەڕوان دەکرێت لە ڕۆژانی دواتری سەرەتای حکومڕانیان کۆمەڵێک بڕیار و فەرمانی گرنگتر دەربکەن هەم لەسەر ئاستی ناوخۆی ئەمریکا و هەم لەسەر ئاستی سیاسەتی دەرەوەی ئەو وڵاتە.